سەرەڕای هەوڵە بەردەوامەکانی تەندروستی جیهانی بۆ کۆتایی هێنان بە ڤایرۆسی کۆڕۆنا، بەڵام تا ئێستا مرۆڤایەتی هیچ لە دڵنیاییدا نییە بەهۆی بەردەوام نوێبوونەوەی ڤایرۆسەکە و دەرکەوتنی جۆری نوێ. ئەوەی ئێستا جێی پرسیارە ئەوەیە، ئایا هەرگیز ڤایرۆسی کۆڕۆنا کۆتایی پێدێت؟ ئەم پرسیارە لە هزری هەمواندایە. لە کاتێکدا دەبینین تا جۆرێکی ڤایرۆسەکە دەڕوات، جۆرێکی دیکە سەر هەڵدەدات. دوێنێ دەلتا یەخەی خەڵکی گرتبوو، ئەمڕۆژ ملیۆنان کەس هەڵگری ئۆمیکرۆنن. بە گوێرەی راپۆرتێکی دەنگی ئەمریکا، کارستان سیکۆنین پرۆفیسۆری بەشی پەتاناسی لە بەشی تەندروستی گشتی لە زانکۆی بەناوبانگی هاروارد دەڵێت هەموو جارێک وا بیر دەکەینەوە شتەکان باشتر دەبن، پاشان جۆرێکی دیکە دێتەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەموو وڵاتانی دیکە زیاتر توشبووی بە ئۆمیکرۆن هەیە. نزیکەی 1.5 ملیۆن هاوڵاتی تەنیا ڕۆژی دووشەمەی ڕابردوو تووشی ڤایرۆسەکە بوون. هەروەها ڕۆژی پێنجشەممە بە تۆمارکردنی 3,395,000 ژمارەی پێوانەی توشبوون لە جیهاندا تۆمار کرا. نادڵنیایی و نیگەرانی کاریگەری دەرونی خراپی لەسەر خەڵکی جێهێشتووە کە دەپرسن ئایا ئەم ڤایرۆسە نەگریسەمان هەرگیز دەکۆڵ دەبێتەوە تا بتوانین وەکو جاران ژیانێکی ئاسایی بەڕێ بکەین. هاوکات لە نوێترین لێدواندا تەندروستی جیهانی ڕایگەیاند ئۆمیکرۆن بەردەوام دەبێت لە بڵاوبوونەوە و خستنەوەی قوربانی زیاتر و گیان لە دەستدانی زیاتر لە جیهاندا. کەی کۆڤید-19 کۆتایی پێدێت. ئەمە سەردێڕی راپۆرتێکی ئەم مانگەی کۆمپانیای مکینزی بوو کە کۆمپانیایەکی ڕاوێژکاری بەڕێوەبردنە لە ئەمریکا. راپۆرتەکە دەڵێت ڤایرۆسی کۆڕۆنا بە خێراییەکی سەرسوڕهێنەر دەتوانێت خۆی دروست بکاتەوە و جۆری نوێ بخاتەوە. ئەماش دکتۆر دەیڤد ئارۆنۆڤ پسپۆڕی پزیشکی لە زانکۆی ئیندیانای نیگەران کردووە. دکتۆر دەیڤد دەڵێت ئەم نەخۆشیە وەکو لێخوڕینی ئۆتۆمبیلێک وایە لە کەشوهەوایەکی خراپدا. دەڵێت هەرچەندە ئۆتۆمبیلەکەمان باشترین لایەتی پێشەوەی هەبێت، هێشتا ناتوانین لە نێو تەمەکەدا ببینین. بە واتایەکی دیکە لە ڕاستیدا نازانین ئایا جۆرێکی دیکەی ڤایرۆسەکە دەکرێت پشێویەکی زۆر بخاتەوە یاخود نا. دکتۆر لوسی ماکبرایت پزیشک لە واشنتۆن دەڵێت پێم وایە خەڵکی هێواش درک بەوە دەکەن کە دەبێت فێر ببن لەگەڵیدا بژین چونکە ڤایرۆسەکە ناڕوات. ئەو پزیشکە وتیشی ڕەنگە وەکو نەخۆشیە بەربڵاوەکانی دیکەی هاوشێوی هەڵامەت هەمیشە بمێنێت و ناچار بین ساڵانە ڤاکسین وەربگرین تا خۆمانی لێ بپارێزین. کریستێن ڕۆنیان مامۆستای بەشی پزیشکی خێزانی و تەندروستی کۆمەڵگا لە زانکۆی ماساچوسێتس پێشبینی دەکات ئۆمیکرۆن لە کۆتایی مانگی یەکدا بگاتە لووتکە و ئیدی حاڵەتەکان بەرەو کەمبوونەوە بچن. ڕوونیان دەڵێت جۆرێک لە ڕەشبینی دروست بووە کە ئەم ڤایرۆسە بەم نزیکانە ناڕوات. ئەوەش لە کاتێکدایە کە پزیشکەکان بەردەوام لە هەوڵی چارەسەری باشتردان بۆ لە ناوبردننی ڤایرۆسەکە.